46 ساڵ تێپەڕە بێت بەسەر شەهیدکردنی شەهید مەلا عەلی و کەسێک کە بەنووسین و بە شعرە خۆڕاگریەکانی ئەڵێ ئەتوانین بڵین زیندانی کردە باڵاترین وانەی نەبەزین و یەکێک لە شاکارەکانی شەهید مەلا عەلی کە لە کونجی زیندانە لە زیندانی مووسڵ نووسیوێتی لە ساڵی 1979 لە بەشی سێدارە بە دیاریکراویش لە 3/6/1979 بە مانگ و چەند ڕۆژێک بەر لە سێدارەدانی ئەو شعرەی نووسی و هونەرمەند و پێشمەرگە حەمەجەزاش ئەم شعرەی کردوتە گۆرانی. من شعرەکەتان کەمێکی بۆ ئەخوێنمەوە. برا دوور و خزم دوور و کەسم دوور بەنابەڵەت تەمەن ئەم با بەرەو ژوور بەڵام ڕوونە بەرەو سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێیەگرێ ئاڵای سوور بەرەو ژووری سێدارە ماندووی کردووم و شوێنەکەم شێدارە کە نیشانەی پەشێوی پێوەشێوەم ئەوە برینی ئەشکەنجەیە و جێدارە نەڵێن ئەمرێ و لە ترسی مەرگ پەشێوە پێشمەرگە بم هەرە کەومە پێش ئێوە بە مەرگی پێش مەرگی ئێوە ئاسوودەم ڕووشم زەردەی پێکەنینی هەر پێوە گەرچی بەرەو دوا ماڵی ژین بەڕێوەم یەکەم ماڵی نەمردنم دیارە لێوەم بەشم چونکە مردنی ناوجێنیە شادم کە تا دوا هەناسەش بە پێوەم مەرگی ئاوا ناگۆڕمەوە بە سەد ژین ژینێک سرم بۆ دوژمن بێ بەپەرژین سەربەرزیە کە پێڵاوم ئەبینن بەسەر سەری دوژمنەوە لە بەرزی. برا دوور و خزم دوور و کەسم دوور بەنابەڵەت تەمەنەم با بەرەو بەڵام ڕوونە بەرەو سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێیەگرێ ئاڵای سوور خەنەی خوێنم لە پێیەگرێ ئاڵای سوور. شەهید مەلا عەلی ناوی تەواوی حوسێن مەولود ئەحمەدە لە ساڵی 1953 لە گوندی بەردبەر قەزای ماوەت لە دایکووە. لە ساڵی 1970 پەیوەندی کردووە بە زنجیری ڕۆشنبیری کۆمەڵی ڕەمزدەرانی کوردستانەوە و دواتر لە ساڵی 1974 بۆتە لێپرسراوی ڕێکخراوی تۆڵە. لە ساڵی 1976 لە زانکۆی سلێمانی لە بەشی کوردی وەرگیراوە بەڵام بەهۆی دەرچوونی فەرمانی دەستگیرکردنیەوە ناتوانێت خوێندنی زانکۆ تەواو بکات. شەهید مەلا عەلی دوای ئەنجامدانی چالاکیەکی پارتیزانی لە دژی سوپای بەعەز لە گوندی کرژا لە 30 کانونی دووەمی 1970 دەستگیر کرا لە پاش ئەشکەنجەدانێکی زۆر لە ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی 1970 لە دادگای دەستەی تایبەتی کەرکووک بەبێ هەبوونی پارێزەرێک بە شێوەیەکی نمایشی و سەرپێیی سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا و دوای تێپەڕبوونی 45 ڕۆژ لە ڕۆژی 22 تەمووز لە زیندانی مووسڵ لە سێدارە درا. هەر لە تەمەنی منداڵیەوە شەهید مەلا عەلی خولیای ئەدەب و نووسین بووە. هۆنراوەی لەگەڵ خولانەوەی چرخی زەمانەی لە سەردەمی پێشمەرگایەتیدا نووسیوە و دواتر سەرجەم شعرەکانی دیکەی لە کونجی زینداندا لەسەر پاکەتی جگەرە نووسیوە. دواتر بڵاوکراونەتەوە. هۆنراوەی ژووری سێدارە بە یەکێک لە شاکارەکانی ئەم شاعیرە دادەنرێت و لەلایەن هونەرمەند و پێشمەرگا محەممەد جەزا کراوەتە گۆرانی. جێ ئاماژەیە بەشێک لە قارەمانێتیەکانی ئەو شەهیدا لە بەشی سێمی درامای گەردەلوولیشدا دەتوانین بەڕوونی ببینین کە لەو درامایەدا ئەو کارەکتەرە چ کاریگەریەکی بەهێزی هەیە. ئاگا لە خۆ بێ دکتۆر جان. خەمە نەبێ مەلا جان بڕۆ. ئاگا لە خۆ مەلا جان. دکتۆر ئاگا لە خۆ بێ نەکەویست. خەمە نەبێ مەلا عەلی جان. ها دکتۆر.